دووبارە سڵاوتان لەبێت هونەرمەندێک کە ساڵانێکی زۆرە میوانی خەندەکانمانە، بەڵام لە ئێستا ئازاری نیشتیمان و کوردستان و ڕۆژاوای کوردستان بە ئاسانی لە چاوەکانی دیارە. ئەویش هونەرمەند ئەحمەد جۆڵایە کە بە هەمان شێوەی هونەرمەندانی دیکە پەیامی تایبەت بە ڕۆژاوای کوردستانی هەیە. فەرموون بابینەری بین. کاگەحمەد سڵاو لێبێم کاتەوە باش. ساڵانێکی زۆرە خزمەتەکەن بەتایبەت لە هونەر لە بواری کۆمیدیادا. خەڵک بە دیمەنەکانی ئێوە بەردەوام پێکەنیوە، لەگەڵ ئێوە پێکەنیوە، لەگەڵ ئێوە گریاوە، بەڵام کاتێک بڕینی کەزیەی کچێکی شەڕڤانە بینن چۆن ئەم پێکەنینە ئەبێتە هەڵوێست؟ تاڵمنەوە شتێکی تا بڵێ شتێکی زۆر بێمەعنا بوو. ئەوە تا کەزیەیەکیان بڕی 1 ملیۆن کەزیەی تر هاتەوە شوێنەکەی. لەبەرەوە شتانە ئەسڵەنەر ئیشێکی مناڵانەیە، هیچ نییە. باشە، بەڕێستان وەکو هونەرمەندێک پەیامتان چییە بۆ ڕۆژاوای کوردستان و پەیامتان چییە بۆ پشتگیری هەر کوردێک لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بێت بۆ ڕۆژاوای کوردستان لە کاتێکا کە ڕۆژاوای کوردستان لەم دۆخەی ئێسایدا؟ من وەکو هونەرمەندێ تا سەر ئێسقان پشتگیری لە ڕۆژاوا ئەکەم و ئیدانەی ئەو هەموو کۆمەڵکوژیە ئەکەم. بەڕاستی بە خوێن و بە جەستەم و بە ماڵم بەشدار ئەبم لەگەڵ ڕۆژاوا. دەستگای میدیای کورساد وەکو یەکەم میدیا لە کوردستانە کەمپینێکی هەیە بە دروشمی 1 دەنگ بۆ ڕۆژاوا. بەڕێستان پەیامتان چییە؟ بەڕێستان چۆن بانگەوازەکەن بۆ بەدەوماوە هاتنی ئەم کەمپینە کە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاریە بۆ ڕۆژاوای کوردستان؟ من سپاسی کورسا دەکەم کە هەردەم لە پێشەنگ بۆ شتانە و هیوادارم ئەم کەمپینە 1 دەنگ لەگەڵ ڕۆژاوا خەڵق بەشدار بێ. ئەگەر بە شتێکی زۆر کەمیش بێ هیوادارم خەڵق بەشدار بێت.